بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش سەڵافوە بن هیڤیا دەمێن خۆش بۆت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن گەیشت نەفوێن بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەی کوردی ئەم چ تشت ئلدیروکێ فێرد بین هەندێک کەس بێژن کەس چ تشتێک ئلدیروکێ فێر نابیتن هەندێک ژیت بێژن ئەوێ بوێتن ئەتڕەوشا نەها بگەهیتن بوێتن ئەدیروکێ بگەهیتن هەندێک ژیت بێژن ئەم دیروکێ دروست ناکەین بەلکو دیروکە ئەڤڕوامە دروست کەتن هەندێکێن دیتر ژیت بێژن دیروکێ دوێت بهێتە سڕینەڤە و بهێتە مەسەحکردن بەرامبەر وێ چەندە هەندێکێن دیتر ژیت بێژن ئەڤڕوامە ئەتهێتە ئاواکردن و تهێتە بیناکردن ئلسەر ڕابردووی و لەسەر دیروکێ ئەف هەموو پرسیارە دەبنە مژارە خەلەکە ئەف جارە بەرنامەی بە کوردی گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر و مامۆستا هێژە وەمستەوەکەمە ئامۆژە پێدای بووچوونین جیاواز هەنە لەسەر هەبوونا دیروکێ کە هەلسەنگاندنەوەی چ شێوازە چەند باندور و کاریگەری لەسەر ئەڤڕ و نهامە هەیە لەو ڕۆمە دوێتن ئەم گوشەنیگا ئاینیدا بەحساوی چەندێ بکەین و هەلسەنگاندنی بوو بکەین ئش دەفجانابێتە وەربگرین ئەرێ قورئانە پیرۆز چەوا بەحث ڕەهەندێن مێژووی کردیە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان تۆ کە قورئان دەخوێنیتەوە حتمما چەند زاراوەیەکت بینیوە بینیوتە لە قورئاندا خوددا دەفەرمێ من قبلیکە پێشی تۆ من قبلیهم پێشی ئەوان من قبلیکم بەڵێ پێشی ئەوان پێشی ئێوە من قبلینا پێشی ئێمە من قبلیها پێشی نەتەوەکانی دیکە من قبلی بە هەموو شێوەیە کەواتە هەموو ئەمانە پێمان دەڵێت گشتی بکەی بە کوردی پێشی ئێمە پێشی ئەوان پێشی تۆ پێشی ئەو هەموو ئەمە مانای چییە؟ مانای وایە بێت سەرنج بین باسی ڕابردووەک دەکەن ڕابردوو کەواتە ئەم ڕابردووە بێگومان هەندێک چۆن ئەڵێ لە یەکچوونێک هەیە لە نێوان ئێستا و ڕابردوودا هەندێک جیاوازیش هەیە جا گرنگ ئەوەیە جیاواز بدۆزیتەوە و لە یەکچۆکان بدۆزیتەوە جارێ بە پەلا یعنی ئەتوانین ئەوە بڵین سوود لەمە چییە؟ یعنی قورئان خوا لە قورئاندا ینی بە پێغەمبەر دەفەرمێ وەکوڵەن نەقوس عەلەیکە وەکوڵەن باسی هەر پێغەمبەرێک لەم پێغەمبەرانە کە خوددا لە قورئاندا بۆ محەممەدی دەجێڕێتەوە درودی خوای لەسەر وەکوڵەن نەقوس عەلەیکە من ئەنباء الرسل بۆ ما نثبت به فؤادەکە بۆچی دیروک خلاصە کردیت پێغەمبەراندا لێرە ئێستا دێین کە خوددا باسی ئێمەش دەکە یعنی کەواتە سەرەتا ئەمە چی دەڵێ سەرەتاکان ئەوە دەسەلمێنێ حتا پێغەمبەرانیش پێویستیان بەچی هەیە پێویستیان بەوە هەیە کە لە ڕابردوو بزانن نەزانێ پێغەمبەرانی پێشی خۆی چۆن ڕوبەڕووی گەلانی خۆیان بوونەتەوە چۆن ڕوبەڕووی ستەمکاران بوونەتەوە چۆن لەگەڵ گەلی خۆیدا دەواازەیەکی کردوتەوە یعنی تەنانەت پێغەمبەرانیش پێویستیان بەوە هەیە ما نثبت به فؤادەکە یعنی خوددا دەفەرمێ تەثبیت و جێگیرکردن و سابیتکردنی دڵی پێغەمبەر درودی خوای لەسەر پێویستی بەوە هەیە خوددا باسی مێژووی پێغەمبەرانی بۆ بژێڕێتەوە هەر بە هەمان شێوە خوددا پێمان دەڵێ ئەم مێژووە یاسای تێدایە ئەبێ ئاگداری بن خوددا دەفەرمێ لەیسە بیئەمانیکم بە هیوا و ئاوات خواستنی ئێوەی موسڵمان نییە وەلا بیئەمانی ئەهلی الکیتاب نە بە هیوا و ئاواتی ئەهلی کتاب ئەوانی پێشی ئێوەش مەسەڵەن چۆن دەڵێ مەسیحی و یەهودی مەسەلەکە هیوا و ئاوات نییە ئەی چییە خوددا دەفەرمێ هیڤەرین عەسمانی جودانە دگەلیت مرۆڤان من یعمل سوءا یجزە به ئەمە کردی بە یاسا من یعمل سوءا یجزە به ئیتر خوا ئەکا ئەوە لە شکرێکە بێ پێغەمبەر درودی خوای لەسەر پێشەوایەتیشیان بکا وەکو ئوحود مادەم گوتی سەری ئەو چیایە بگرن مەیە نەخوار هات نەخوار تووشی شکست بوون با لەگەڵ پێغەمبەریش بن درودی خوای لەسەر ئەمە یاسایە ئەمە ڕێسایە کە پێچەوانەکردن و پابند نەبوون بە ڕێنماییەکانی و دنیا و یاسا و سەرکردایەتی و ئەم بابەتانی کە هەیە لە شەڕا و لە ئاشتیدا توشتی گرفت دەبی ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە کە پێمان دەڵێ ئەفاختنەوەی چەندێت گەینیتن کە حیکمت ئەت باوەڕێ دانینە بەلکو حیکمەتت کارکردنی دەهەی ڕاست بوو سەرکەفتنی وا دەڵێ من یعمل سوءا یجزە به ئیتر هەر کەس بێ باوەڕدار و بێ باوەڕ بێ بەپێی یاساکانی سروشت بەپێی ئەو یاسایانەی کە خوددا بۆ گردردونی داناوە لەسەری نەڕۆی يعني پێی قاعدە ئوسولی کە مەفهوم مخالف ئەگەر کاری باشی بکەیت دێ باشی بدەستەوێتن ڕاستە کەواتە لێرە ئەوە دەرەکەوێ ئەمە یعنی چۆنەڵێ ڕێسایەکیدا بەدەستمانەوە کە لە مەسئلەکانی چۆن دەڵێ ئەو ڕێسا و یاسایانی کە خوددا لە بوونەوەردایناوە یعنی ئەمانە گەلان دەیکەن بە پەندی پێشینان چۆن کوردەڵە سەرکەوتن لە یەکبووندایە ئێدەی هەمیشە وا بووە
معنای وایە قەت چۆن دەڵێ سەرکەوتن لە پەرتەوازایی نەبووە بەڵێ. ئەو لێ ئەیهێنی هەروەخوا لە قورئان دەفەرمێ بە پێغەمبەر دوودی خوای لەسەر ئەم مێژوانیان بۆ بجێڕۆ فەقسوس القەسەس لعلهم يتفكرون فەقسوس القەسەس لعلهم يتفكرون کەواتە هۆکارێکی دیکە بۆ ئێمە لە باسکردنی مێژوو بیر لێکردنەوەیە لە مێژوو بێ بیری لێ بکەینەوە بۆیە خوددا فەرمووی لعلهم يتفكرون خاڵی چوارم خوددا فەرمووی لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب دوشتا عبرة أولي الألباب عبرة وتمن يعني هميشه بشتيك داوتريا بندي لي ورقري بس لواش وش قرآنك ورترا عبرة عبارة بريوا يعبروا دا بريتوا عبور برينوا تو بيك يقلا برد يقلم سر ضلي فلان كس لا آوكا بريوا يعني بسلامتي درتشو الروي كواتا لە خوێندنان دەڵێن فلانە کەس عبوری کرد لە مەرحەلەیەک و بۆ مەرحەلەیەکی تازە چوو بۆی عبوری کرد کەواتە وشەی عیبرەت خۆت دەزانی لە دنیادا ئایا ئێمە عیبرەتمان لە مێژوو وەرگرتووە یان نە ئەگەر هەر لە جێی خۆمان بین هەر لەم دیویزەیەکە بین نەپەڕیوینەتەوە عبور کەی ئێمە بەرەو باشتر چوین کەی ئێمە غەڵەتەکان و هەڵەکانی ڕابردوومان دووبارە نەکردەوە ئەو کات دیارە ئێمە عبورمان کردووە بەڵێ ئەو کات دیارە ئێمە عبورمان ئەگەر نەها ساحکێنە جیهانە ئیسلامی مامۆستا ینی پشێوازێکی گشتی بەحث ئەلدیروکێتکەن بەڵام مەراماوی چەندێک کە وەکو تەئەسی وەکو حزن و نەخۆشی تێتەوە گێڕان ئەف چەندە چەند تێتە هەلسەنگاندن پشێواز بەداخەوە لە جیهانی ئیسلامیدا زۆرێک لە مێژوو کراوە بە بۆنە مێژوو نابێ بکرێتە بۆنە بۆ چونکە ئەگەر مێژووت کرد بە بۆنە یادێکی بە بۆنەیەکی خۆش بەس ئاهەنگی تیادەجێڕی یادێکی بە بۆنەیەکی ناخۆش شین و شیوەنی تیادەجێڕی کە هەردوو ئەو شتە مەطلوب نییە بۆیە خوددا فەرمووی لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب کەواتە هەموو کەسیش لە عبور تێناگا ئەبێ چێ لێ تێگا ئولی الألباب خاوەنی مشک خاوەنی فکر خاوەنی هزر خاوەنی بیر کەواتە ئێمە هەر کاتێک توانیمان لە قۆناغێک و بچینە قۆناغێکی تر عبورمان کردووە جا لە قورئاندا شتێترت دیوە دۆڵی مێژوو لە قورئاندا خوددا دوو ڕێسای داناوە یعنی شتێکی داناوە پێی دەڵێ سنەتی کەونی شتێکیشی داناوە پێی دەڵێن سنەتی بەشەری بەڵێ بینی تۆ لە قورئاندا شتێکی پێوترێ سنەتی کەونی سنەتی کەونی سنەتی الله تبدیلا وانە ولن تجد لسنة الله تحويلا نتبديلا نتحويلا تبديل يعني أو لا شتێتر دێتە جێگەی يعني چی يعني معنای وایە ئەگەر سێریکەی سنة الله لە قورئاندا تقریبا بەشێکی باسی ئاخرەتەکە لە قیامەتە ڕێساکانی خوددا چۆنن ئەو باسی قیامەتە کاری بابەتن غەیبی بەڵێ بەشێکی تری یعنی تقریبا وشەی سنة الله و ئەوانە هەشت جارێک هاتووە یعنی تقریبا پێنجی یعنی سێزدە جارێک هاتووە پێنجی ئاخرەتە تقریبا هەشتی بۆ دنیاە هەتا قورئان ئەگە سێریکەی چۆن ئەنووسرێ ینی حرفەکانی قورئان نووسینەکەشی جیاوازە لە نووسینی عەرەبی لە قورئانە سنەت ئەبینی بە تائی درێژ نووسراوە سنەت الله هەندێک جاری سنەت ئەبینی بە تائی خڕ نووسراوە ینی بە تائی مەربووتە سنە ئەمانەی ئەو جارێکی تر مەسەلەیەکی جیاوازە لەو شۆنانەی کە پەیوەستە بە دنیاوە لەو شۆنانەی کە پەیوەستی کردووە ڕێساکەی بۆ ئیبزانی هی دنیاە سنەکە بە تائی خڕ نووسراوە لەو شۆنانی پەیوەستە بە ئاخرەتەوە بە تائی درێژ فەلسەفەت ناودە هەیە بۆ ئەوەی کە ئێمە تێبگەین ئەم بەشەهی خوددایە حەقت نەبێ بەسەرەوە خوددا کەونی چۆن دروست کردووە سنەتێکی کەونی داناوە لەم ئەرزە ئاو لە پلەی سەدی لە پلەی سەدی سەدی لە پلەی سەد سەدی بەڵێ چی ئەبێ ئاو دەبێ بە هەڵ ئەمە ناگۆڕێ ینی ئەم ڕێسایە ناگۆڕێ کاری ئێمە نییە پێچەوانی ئەمە بکەین و نابێ مەگە بیشتر هەسارەیەکی تر لە شوێنێکی تر ئەوە شتێکی ترە ئەمە پێوترە سنەتی کەونی سنەتی بەشەری چییە سنەتی بەشەریەوەی هەمومان بۆمان دەرکەوت کە لە یەکبووندا سەرکەوتن هەیە لە پەرتەوازەییدا شکست هەیە کەواتە ئەمە ئەومان فێرەکە قانونەکانی کەونی قانونێکن چۆنەڵێ مستەقلن یعنی تایبەتە هەر ڕێسایەک خوددا بۆ شتێکی دەوکوتم بۆ ئاو لە پلەی سەدی بەو شێوازە لە پلەی سفری سەدی ئاو دەیبەستێ ئەمە یاسایەکی تەنیایە لە سنەتی بەشەری کۆمەڵێک هۆکار دەوری هەیە کۆمەڵێک هۆکار یعنی ئەگە سەرکەوتین مەیبەستە بە یەک هۆکارەوە ئەگەر ژێر کەوتین هەر مەیبەستە بە یەک هۆکارەوە سنەتی دنیا چەندین هۆکاری تێدایە ئەبەرەوە خوددا پێمان دەڵێ بەم دەستکاریکردنی وشەکان پێمان دەڵێ لە ڕوانگەی قورئانەوە سەرکەوتنەکانتان و ژێرکەوتنەکانتان و پێشکەوتنەکان و دواکەوتنەکانتان
بۆ یەک هۆکار مەگەڕێن بۆ چەندین هۆکار بگەڕ ئەف سنەتێن ئەم گرێت دەین مرۆڤان و مرۆڤ بخۆنە دروستکەن یانجی هەر خدا ینی پاڵپشتە بووی چەندێکە سنەتە دروست خدا لە قورئاندا بۆمان ڕوون دەکاتەوە ئەوەی سنەتی کەونیە قەهریە بەدەستی ئێمە نییە ئەم کەونە چۆن دروست بۆ چۆن ئەڕبا و ڕێساکانی چۆن و بە شێوازی ڕۆدا مرۆڤان بەڵام سنەتی بەشەری اختیاریە ئەوە ئێمەین یەکبوون هەڵەبژێری ئەوە ئێمەین لە ساتە وەختی دوای ئەنفالەکان بەرەی کوردستانی دروست دەکەین و ئەوە ئەبێتە هەنگاوێکی چۆن ئەڵێ هەڵبژاردەی خۆمان کە ڕوبەڕوو شکستەکانی دوای ئەنفالە بین ئەوە ئێمەین کە پەرتەوازە دەبین لە هەندێک شتا و دوای زەرمەند دەبین کەواتە بچینە دەف هەفوڵاتیان بەڕێژی وێ پرسیاری ئاڕاستەیوان بکەین ئەرێ ئەم چ دەرس و عیبرەت و وانە فێر بین ئەلمێژوێ بفەرمان دیارە ئێمە کورد ڕابردوومان پڕی کارە سات و مەینەت و کوێرەوەری بووەدا هەمیشە بەدەست دژمنەکانی کوردەوە ئێمە ناڵان دوومانە هەمیشە شۆڕشەکانی کورد پڕمەینەت و چەرمەسەری بووە بەڵام ئایا ئێمە کورد تا چەند توانیمانە سوود لە مێژووی خۆمان وەربگرین سوود لەو کارە ساتانە وەگرین ئێمە هەر چواردەوەرەمان دژمنە بەڕاستی نەمانتوانیوە مێژووی خۆمان بە جوانی بخینینەوە ئەگەر سەیری مێژووی خۆمان بکەین مێژووی خۆمان بخێنینەوە هەر لە دامەزراندنی ئیمارەتەکانی کوردیەوە ئێمە هەمیشە ئیمارەتەکانیشمان خۆخۆر بووینە لە پێناوی بەرژەوەندی خۆمان هەمیشە دژمنمان هێناوە بەسەر خاچی خۆمان داداوە بۆ ئەوەی ئەوانی تر لە ناو بین پەنمان لە مێژوو وەرنەگرتووە بۆ پەنمان وەرنەگرتووە لەبەر بێهێزی و بێدەسەڵاتی خۆمان زۆر شتمان قوڵ کردووە تەحملمان کردووە بۆ ئەوەی بتوانین ئیدامە بەژیان بدەین پەرە بەژیان بدەین و هەرچی هاتووشە هەر لە عەرەب هەر لە فارس هەر لە تورک بەدڕندەترین ئینسان دوور لە هەموو کارە مرۆڤایەتی و بەهای ئینسانیەکان ئێمە یاچۆساندوەکو ئێستا ئێمە کە قۆناغی ئێستا کە تێیدا دەژین لە دوای عەرەب ئێستا و تورکەکان زانیشی کە دەستیان کردووە بە لێدان و گرتن و کوشتنمان لەگەڵ ئەوەشدا پەنمان لێ وەرنەگرت هەر دەم دڵپاک بووین هەردەم لێبوردە بوو ڕوحی لێبوردەیمان زۆر بەهێز بووە بەڵام نەخێر ئەو نەتەوە سەردەستانەی کە ئێمەیان چەساندوتەوە لە واقعدا ئەوانە هیچ بەهایەکی مرۆڤایەتیان نییە طبعا گەلی کوردیش وەکو زۆربەی وڵاتەکان بەدەرنیە لەوەی کە کۆمەڵ ئەزمموی زۆری بەسەر هاتووە بەسەریا تێپەڕیوە بە تایبەتی ئەو نەهامەتی و ناڕەحەتی و قەیرانانی کە بەسەرکەلی کووردا هاتووە زۆر بووە کە ئەمەوای کردووە ئەزمموونێکی باشیاوە بە گەلی کورد بەڵام بۆ ئەوەی کە ئێمە ئاتا چەندێک ئەتوانین سوود لەو ئەزممونە وەربگرین ئەوە ئەکەوێتەوە سەر تاکەکان ئایا تاکەکان چەندێک توانیوانە سوود لەمە وەربگرن چکە بەڕاستی ئەگەر بێت و سەری ناخی تاکی ناخی کورد بکەین لە ناخێنە کۆمەڵێک شت هەیە سابوون من هەر تاکێکی کورد دەگری بە تایبەتی ئەوانەی کە لە ئەو قەیرانەیەک بە دوایەکەکانیان بینیوە شەڕەکانیان بینیوە بۆ نمونە شەڕی ناوخۆیان بینیوە شەڕی ئێران و عێراقیان بینیوە ئەمانە سێرەکەی دوان لێ هاتووە عنی کۆمەڵێک ئەزممویان بۆ دروست بووە کە ئەزممونەوەی لێ کردو ئێستا توانێت بڵین طبعا هەموو جارێکە ئەزممون شارەزایی هەبێ وات لێکە هەنگاوەکانی داهاتوت بەرچاوڕوونتر بیت و بزانی چۆن بەرچاو یعنی هەنگاوی داهاتوو ئەنیت ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ڕۆڵێکی زۆرمان هەبووە لە مێژوو وەکو کورد بەڵام ببورن کە هیچ کاتێک میلەتی کورد بەدەبەری سیاسەتمەدارانی کورد نەیانتوانیوە ڕۆڵێکی زۆر باش یاخود پندێکی زۆر باش وەربگرنەوە لە مێژوو سێری مێژوو کە هەر لە شەڕی چاڵدێرانەوە وەرە سەرەوە هەتاوە کۆگاتە ئەمڕۆ ئێمە مێژوو دووبارەکەینەوە لە شکست لە دۆڕان لە بەرامبەر وڵاتانی دراوسەیە بەڵام نازانم ئەم سیاست مەدارانە ئایا لە بەرژەوەندی خۆیان کارەکەن یاخود لە بەرژەوەندی میلەت هۆکارەکە چییە بۆچی سێرێکی ڕابردووی خۆیان ناگەن سێرێکی مێژووی خۆیان ناکەن مێژووی کورد پڕە لە سەروەری پڕە لە شۆڕش پڕە لە سەرپەرزی لە پێناو نیشتیمانە ئەی بۆچی ئێستا نیشتیمانمان بەدەست بێگانەوەیە دەستێتوە خۆش بن و بەشداریاوە و ئەخفتنێتوە جوان و جێ خوددا بن هەر ساخ و سەرکەفتی بن هەر بچین مامۆستا هێژا یەکێل وان بەڕێزە ئەخفتنەکە زۆر جوان بەحث کرد نازانم هەر سەنگاندنە جانابێتە بچ شێوازە گوتی کورد بەروێندێ نەشیایە مفایل مێژووا خۆ وەربگریتن چونکە گەلانên دەوروبەرێتمە زۆر دژمنکاریات گەلمە کردی نەهێ لە ئەم خۆ ببینینەوە کە مفایل مێژووا خۆ وەربگرین جانابێتە چه هەر سەنگاندنێک بۆ وێ ئەخفتنی هەیە و دیسان مدوێتن ئەم بچینە سەروێ چەندێک و کورد نافبەرە دوو تشتاندایە یەک جوگرافیا و یادیتر jî navbera mêjûyê da erê Kurd qurbaniyê kîjan vaneye cugрафiyayê yan jî mêjûyê
بڕوانە بە شێوازێکی سەرەکی جۆت لێ بێ زۆرجار لە سیاست مەدارەکان ئەڵێن کورد قوربانی جوگرافیایە بەێ ئەڵێن بۆ ئەڵێن کەوتوینێتە ئەم ناوچەیە دابش کراوین بەسەر نزیکەی 4 دەوڵەتدا ئێمە قوربانی جوگرافیاین لەبەرەوە ڕێگایەکیان بۆمان نێشتۆتەوە بۆ سەر دەریا و بەم شێوازەی ئێستاکەشکەوە ئەیبینی خۆ ئەم قسەی ڕاستە ئایا لە کۆی 1993 دەوڵەت لە دنیادا چەندین گەلانی دیکە و چەندین دەوڵەت گەلانی خاوەن دەوڵەتی دیکە هەیە بە دەوڵەت دەورە دراون هیچ منفەزێکیشان بۆ سەر دەریا نییە وانە ئێبوونە بە دەوڵەتیش کەواتە لێرە ئەو دەوڵەتانەی دەوروبەری دەوڵەتێک دۆ زۆر لە ئەوروپا بزانێت بە چەند دەوڵەت دەورە دراوە بە زۆر هیچ منفەزێکی بۆ سەر دەریاش نییە ئەو دەوڵەتانەی دەوروبەری بۆ نایخنچێنن بۆ نایکوژن بۆ لە نێوی نابن کە ئەویش خۆ ئەو دەوڵەتە توانی بڵێ قوربانی جوگرافیایە کە منفەزی بۆ سەر دەریان نییە بەس بۆچی دەژی لەبەر ئەوەی دراوسەکانی لەگەڵی داباشن کەواتە مەرج نییە هەموو کات قوربانی جوگرافیابی کەواتە قسەکە لە شوێنەترە تۆ قوربانی مێژووی بەڵام لە جوگرافیا دەرکەوتو چۆن وەکو ئەو نمونەی کە گوتم ئێمە کە لێرە ئەڵێن قوربانی جوگرافیاین وڵاتێکی ئەوروپیش جوگرافیەکەی بەدڵی خۆی نییە بەڵام چواردەورەکەی دەوڵەتی باش بەستاتان قوربانیت مێژوێنە کومەنە کاریە مەفایل مێژۆ خەوەر بگرین ئەوەت بڵێ کەواتە دەوڵەت کە دروست دەبێ گەلان کە دەوڵەتیان بۆ دروست دەبێ دووشت دیاری دەکەن بە پلەی یەکەم دوژمن چێە دوژمن دیاری دەکەن هەموو دەوڵەتانی دنیا لە استراتیجیەتیانە دیاری ئەەکەن دەڵێن لەم قۆناغەدا دوژمنمان چێە ڕقم 1 2 3 4 ئەوە دوژمن دیارەکەن ئێمەی کورد دۆست دیارەکەین ئێمەی کورد ئەڵێن دۆستەکانمان فلانە و فلانە و فلانە کۆک نین هەمومان کە دوژمنمان چێ بۆیە لە ناوچەیەکی کوردستان یەکێک ئەڵێ فلان دوژمنە لە ناوچەیەکی دیکەش یەکێکی ترە لە فلانە کەس دوژمن بەش ڕۆی لوجیکی و منطقیە کە سەحکەنی ماوەسە دوژمنی کورتی دیارە ئەوێت دەوروبەرێتمە هەر هەموو خۆب دوژمنی کورد زانن ئەوە تۆ دەڵێ دیارە بەس ڕۆژگار واناڵێ و هەڵسوکەوتی ڕۆژانە جواناڵێ کەواتە وڵاتان قۆناغ بە قۆناغ لە قۆناغی یەکەم بە ئەمریکا و ناتۆ ئەڵێن حلفی وارشۆ دژمنی ئێمە بۆ نمونە یەکێتی سۆڤێت ڕووخا یەکێتی سۆڤێت ڕووخا لە 91 بەدواوە ئەمریکا و ئەوروپای غەربی چیان کرد دوژمنێکی تریان دروست کردەوە یا با بڵێم دوژمنێکی تریان دیاری کرد وانە کەواتە کتێبی لەسەر بیار کۆنیسا مێژونووسێکی فەڕەنسیە کتێبێکی بە ناوی صنع العدو ئەگە دوژمنت نەبوو دروستێکی ئەبێ چواڵێ چمەرم بۆ ئەوەی کە دەوڵەتێک بتوانێت شەڕەکانی بەرێتە دەرەوە دەوڵەتێک بتوانێت شەڕەکانی بەرێتە دەرەوە ئەڵێن هەر دەوڵەتێک بۆ خۆی بۆ ئەوەی یەکبوونی ناوخۆیی دروستکە شەڕێکە لەگەڵ دەرەوە دروستەکە لەگەڵ دوژمنێکە نەشی بێ دروستێکە ئێمە ئەو گەلین کە گەلانی دەوروبەر ئێمەیان کردووە بە دوژمنی ژمارەیەکی خۆی ئەبێ ئەوە بزانین نمونە کەواتە ئەمە لە کوێیە هاتووە هەر جوگرافیا نییە مێژووە لە مێژوودا هاتووە تێکەڵ بەدینیش بووە قسەی خوددا قسەیەکی بێلایەنانەیە چونکە خوددا ڕەب العالەمینە و ڕەب الناسە و خودای هەمومانە خوددا ئاەتێکی نرد خوددا لە ئاەتێکا فەرمووی بۆ نمونە یەکێکە لە نمونەکە خوددا لە قورئاندا فەرمووی ستدعون إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون أما قصي خدايو بلاينانية باش نییە لە نێو تەفسیرەکاندا یەکێکەڵێ هوازنەوە یەکێکەڵێ فلان و یەکێ فلانە زۆری نەکەی ئەچێت تەفسیری ئیبن کەثیر ئەچێتە تەفسیری تەبەری ئەچێت بەغەوی ئەچێت تەفسیری ڕازی ئەچیتە تەفسیری ئیبن کەثیر ئەچتە بەیزاوی ئەچتە تەفسیری شەوکانی ئالوسی هەمویان قسەیەکی بەشەریان نەقل کردووە ئەڵێن ئەم قەومە ئولی بەسی شەدیدە پیانەوترێ ئەلباریزون وهم الأكراد تقاتلونهم أو يسلمون حتى هەتایە ئەمانە شەڕیان لەگەڵدا دەکرێ و بە شەڕ ئەمانە مسلمان دەبن ئەمە چی بوو کە ئەمە چۆن نێو تەفسیری قورئان کە قسەی بە شەرە قسەی خوددا نییە خوددا قسەی جوانی فەرمووە بەڵام مرۆڤ گەلێک کە ئەم قسەیان قستە نێو تەفسیرەکانی قورئانەوە ئەو من شەشم بۆ ژمارد ئەبێنهان دژمداریە گەلەی کوردکەن ڤی منطقەی بەڵێ کەواتە گەلانی دەوروبەریشمان مسلمانن هەر تەفسیرێک و من هەشتم ژمارد سێزدەشە خۆی کە ئەیکەیتەوە تۆ ئەگەیتە ئەم شێوازە کە ئەم قەومە ئەوانن ئێمە لە مێشکی ئەم هەموو ئومەتە لە ڕووی تەفسیری دینەوە کاکە وەرە بۆ تاریخ البداية والنهاية ابن كثير بچۆ بۆ تاریخ الرسل والملوك طبري کەمان هەموو اعتباری هەیە لە عالمی ئیسلامی بچۆ مروجی زەهەبی مەسعودی بچۆرەوە بۆ محاضرات الأدباء راغبی ئەسفاهانی ئەمە چوار کتێبن وەکو کتێبی معتەمەدی مێژووی
ئەڵێ سولەیمان سەلامی خوای لەسەر وەختێ چوو بۆ هندستان لەوێ ئەو چۆن دەڵێ سەبایای هەبوو ئافرەتی جوانی هەبوو بەبێ ئەوەی ئەو ئاگای لێبێ جنەکان لە بەحرەوە دەرچوون زەواجیان کرد لەگەڵ ئەو کچە جوانانە نەسلێک دەرچوو ئەم نەسلە شتێکی زۆر خەتەر و ترسناک بوو ئەوان وا دەڵێن لەم چوار بینە لە هەندێک تەفسیری قورئانی جوان وسراوە دەڵێ سولەیمان گوتی ئەکریدوهن إلى الجبال وفي العربية ئەکریدوهن يعني ئەطردوهن ئەمە قسەی من نییە ئەمە لەم کتێبانە نووسراوە ئەم مێژووە چەند هزار ساڵە دووبارە ئەبێتەوە بۆیە دەڵێن کورد ئەستی جنە تۆ گاڵتە بەو قسێ دێ ئەڵێ کاکەوە ئێمە بەشەرین بەس گرنگ نییە تۆ خۆت چۆن دەبینی ئایا خەڵک تۆ چۆن دەبینێ لە مێشکی ئەوانە تۆ چیت بەڕاستی کەواتە بەرامبەر بێ چەندی کورد چ بکەت مامۆستا دەڵێن باسی ئەوە دەکەین ئێمە چی بکەین بەس گوتم جارێ ئەمە بزانی کە تۆ لە نەزەری بەرامبەرە تۆ چیت یعنی ئەگەر ئەمە نەزانی ئەم شتە هەر دووبارە بێتەوە بۆیە تۆ پرسیار لە خۆتەکەی ئەڵێ ئەبێ ئەمە چ جنسێک بین ئەبێ ئێمە بەشەر نەبین ئەوەمان لێکن تۆ هەمووجان پرسیارە کورد نایکە ئەوەی تۆ لە نەزەری ئەوە ئەزانیت ئێستا یعنی ئەو نەزەریەیە کە وەری گرتووە ئەم کووردە جنسێکی جیاوازە نە ئینسە و نە مەلائیکەیە لە جنیش نییە لە شتێکی تێکەڵەیەکە لەبەر ئەوەیە فێڵێکیان لێ کردوین خەریکە بیکەنە قەنەعەت بۆمان خەریکە بەدەمی خۆشمان ئەڵێن کورد هیچ هاوڕێیەکی نییە جیبال نەبێ کورد هیچ هاوڕێیەکی نییە شاخەکان نەبێ خۆی ئەو قسەیە لەوێەوە هێناویانە حەزەکەن ئێمە ئەوە بڵێن چونکە ئەوانە لە سەردەمی سولەیمانەوە ئەمان تەرد کراون نردویانە بۆ چیاکان بەس چیا بۆ کورد باشە ئەمانە قەومێکی هەمەجن بە کەڵکی شار نایەن ئێمە ئەبێ ئەوە بگۆڕین ئێستا نەڵێن بەس چیاکان ئێمە نەخێر شارەکان شوێنی ئێمەیە پایتەختەکان شوێنی ئێمەیە ئینسانیەت هاوڕێ ئێمەیە ئەبێ ئاوا بینەوە ئەم شتانە بگۆڕین جارێکی تر خۆمان قسەکەی ئەوان نەکەینەوە لە حاڵەتی شکستا بڵێن بڵێ وەڵی لە چیاکان زیاتر دۆستمان نییە نا ئەوە ئەگە کاتە قسەکەی ئەوان دەکەینەوە هاڵێن لە سەردەمی سولەیمانەوە بۆ چیاکان نێردرا بەڵێ کورد غێر قەنەعەت بێ خفتنێت بێژن نەب مەبەستەوان مەبەستەوانەوە کە بێژنێت تنی چیاڵ پشتامە من تێگەشتم بەس ئەڵێم ئەگەر وا بڵین مانای چییە مانای وایە خۆمان قسەکەی ئەوان دووبارە یەکەگرێتەوە لەگەڵ ئەو قسەیە چونکە ئەو چوار مەزدەری بۆتم باس کرد لەگەڵ هەندێک لە تەفسیرەکانە ئەڵێ سولەیمان گوتوێتی ئەوانە فڕێبەنە جیبال کەواتە تۆ قسەکەی ئەوان دەکەیتەوە جارێکی تر بۆ نمونە دەوڵەتی عەباسی چۆن دروست بوو دەوڵەتی عەباسی بە شۆڕشی کورد دروست بوو ئەبوو موسلیمی خۆراسانی لە خۆراسانەوە پشتی ئەوانی گرت هەتا دەوڵەتەکەیان دروست کرد دوای ئەوە زانیان ئەمە ئینسانێکی زیرەکە و ئینسانێکی گەورەیە بانگیان کرد بۆ بەغدا لە بەغدا بانگیان کرد و هەڵیان خەڵەتاند و کوشتیان ئەوجا ناوی ئەبوو مسلیم بوو کردیانە ئەبوو مجریم اینجا شاعری دەوڵەتی عەباسی بە ناوی ئەبوو دوولامە شعرێکی لەسەر گوتووە ئەفی دەولەت المەنسووری حاولتە غەدرەه ئەلا ئینە شیمەتە ئابائیکە الکورد و ئەلغەدر یعنی مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە ئەمە تۆی خۆت بە جوان ناساندووە ئەبێ بزانی بەرامبەرەکان چۆن دەدبین و چۆن دەدناسن لەبەر ئەوەیە سەردەمی شەڕی فارس و ڕۆمە بێ لە خاچی ئێمەیە شەڕە سەردەمی سەفەوی و عوسمانی دەبێ هەر ئێمە لە نێو دەچین دەبێتە ئێران و تورکیا هەر ئێمە لە نێو دەچین دەبێتە رووسیا و ئەمریکا هەر ئێمە لە نێو دەچین بەڵام دەبێ ئەمەش ڕاستکەینەوە خدا فەرمووی وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا خدا فەرمووی پێغەمبەر فەرمووی كلكم من آدم وآدم من تراب ئەمە قسە جوانەکانی خدا و پێغەمبەری خدایە بەس ئەبێ ئاگادار بین قسە جوانەکانی خوددا و قسە جوانەکانی پێغەمبەری خوددا مرۆڤەکان خراپ تەفسیری دەکەن و بۆتە ئەوەی کە لە مێژوودا ئێمە وەکو وەحشێک پیشانی خەڵک بن ئێمە پێویستیمان بەوەیەکە وێنەی خۆمان ڕاست پیشاندەین بە مرۆڤایەتی باش دەستێتت خوش مامۆستای بەڕێز بینەرین هێژادی چینە ناف بڕەکە کورت و دەی نەف جواتەوەین هێشا فەرمە بینەرن بەڕێز دووبارە سەڵافوە بن بەردەوامین بۆ پەتر دەرەجە پێدان سەروی تەوەری هاتیە دەستنیشانکردن ئەم چ تشت ئەلدیرۆکێ فێر بین مامۆستا هێژا مە بەحسا ڕەهەندێن دیرۆکی کرد ناڤە قورئانە پیرۆزدا و دیسان مە بەحسا کوردی کرد کە قوربانیە دیرۆکە یانژی جوگرافیایە نەها مدوێتن ئەم بینە سەروێ چەندێ کی کەست کاریتن یان کو چ تشت کاریتن مە فێرە وانین دیرۆکێ بکەتن مێژوو لە تاکە کەسیەوە تاوەکو ئاستی دەوڵەت مێژوو هەیە اینجا ڕەنگە تۆ مێژوو تاکە کەسی خۆتە بێ منش مێژوو تاکە کەسی خۆمان لە مێژووی تاکە کەسی خۆمان شت فێر دەبین لە مێژووی نەتەوەکەمان گەلانی دنیا ئەمانە فێر دەبین بەڵام زۆر گرنگە چی ئەم کارە بکە زۆر گرنگە
ڕەنگە خەڵکێکیش ناومێت بوو بن وەکو تۆ لە پێشەکێک یا گوتت ینی پێی وابێ ینی مێژوو خەڵک دەرسی لێ فێر نابێ جاو قسەیەش غەریب نییە چونکە خۆ فەیلسوفێکی وەکو هیگڵ دەڵێ تەنهاوانەیەک کە خەڵک لە مێژوو فێری دەبن ئەوەیە کە کەس لە مێژوو فێر نابێ ئەم قسەیە سەر چ بنەماوێ وەختن ڕەنگە دووبارە بوونەوەکەی دووبارە بوونەوەی هەمان کارەسات لە هەمان شوێندا نیشانەی ئەوەیە کە کەس فێری نەبووە دەڵێن لەو شوێنەی پەلکەمۆزێک دەکەوێ و پێی بەسەرا دەنەی دەکەوی ئەوە ڕۆی جاری دووەم ئەگەر پێت بەسەرانە ئەوە مێژوو نەبوو خۆی دووبارە کردو ئەوە تۆ بووی مێژوو دووبارە کردو چونکە تۆ پێت بەسەرانایە کەواتە بینە لای پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته کەواتە مەسئلەی كلكم راع ئێمە هەر هەمومان وەکو گشتی ئەرکمانە لە مێژوو فێر بین بەڵام بە شێوازێکی سەرەکی بابین بە پلەی یەکەم مێژوو نووسان و خوێنەرانی مێژوو باسی کورد دەکەین لەم کوردستانە مێژوو نووسانی کورد ئەرکی سەرەکی ئەوانە ئێمە لە مێژوو تێبگەێنن چونکە بەڕاستی خۆ هەموو میلەت و هەموو گەل نەتەوە هەمووی تااقەتی نییە مێژوو بخوێنێتەوە وانە تو بینی مێژوو نووسمە کەمتر خەمبندی بۆ اینجا ئەلێرێ کەواتە ئەم مەسلەیە زۆر گرنگە ئەم مێژوو نووسە ئەم شتە دەنووسێتەوە ئەگەر ئەلێرەوە دەوترێت کەواتە ئەم مێژووی ڕابردوو کە نووسراوەتەوە لەسەر کورد خەریکەی چی نەورۆزەکەشیان لێ نەبردین ئەڵێن بۆ ئەڵێن لە شانامەی فیردەوسی آخر شانامەی فیردەوسی بۆ فارسی نووسیوە خۆ نەورۆز نادا بە تۆ کەواتە لێرە نوکتەیەکی ڕاستە وەڵا کتێبێکی بە ناوی ئەنوکەت سیاسیە یعنی نوکتە سیاسیەکان کتێبە نوکتەیەکم تیابینی بە کەڵکی ئێمە دێ دەڵێ گەنجێک لە شاری نیویۆرکدا بینی سەگێک پەلاماری کچێکیدا ئێخۆ زیانی پێگەێنێ لەبەرەوە ئەویش چوو دووری خستەوە لێ و ئیتر ناچار بوو سەگەکە بکوژێت چونکە وازی ناهێنە ئەڵێ ڕۆژنامە نووسێک لەوێدا بوو بە کوڕەکەی گوت وتی خۆشی لە خۆت سبەی ڕۆژنامەکانی نیویۆرک دەنووسن کە گەنجێکی ئەم نیویۆرکە کچێکی لە مردنی ڕاستەقینە ڕزگار کرد وتی من خەڵکی نیویۆرک نیم ئێوتی باشە سبەی ڕۆژنامەکانی ئەمریکا دەنووسن گەنجێکی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کچێکی لە مردنێکی ڕاستەقینە ڕزگار کرد وتی من خەڵکی ئەمریکاش نیم من لە پاکستانەوە هاتووم میوانم لێرە ئێوتی وەڵا بەداخەوە سبەی ڕۆژنامەکانە نووسن گەنجێکی پاکستانی سەگێکی بێزیانی کوشت مێژوو چۆنە نووسێتەوە کەواتە ئەو کەسەی کە مێژوو ئەنووسێتەوە ئاوای نووسیوەتەوە لەبەرەوە زۆر گرنگە قسەیەکێ دەڵێن لە شەڕی نێوان شێرەکان و مرۆڤەکان هەمیشە مرۆڤەکان بە پاڵەوان پیشانە درێن چونکە مرۆڤەکان مێژوو نووسیان هەیە مێژووی مرۆڤایەتی دەنووسێتەوە لەبەر پندێکی ئەفریقیە پەندە ئەفریقیەکە دەڵێ لەبەر ئەوەی شێرەکان مێژوو نووسیان نییە هەمیشە لە شەڕی نێوان مرۆڤ و شێردا مرۆڤەکان بە سەرکەوت و پاڵەوان پیشان دەدرێن ئێمە مێژوو نووسمان کەمە یان زۆر کەمە زۆر کەمە بچێتە بنجوو بناوانی ئەم کارە بەڵام هەر نەینووسێتەوە تێشمان بگەێنێ بیشکا بە بەرنامەی ڕۆژانە ئێمە ئاشنا بکات و بە مێژووی خۆمان جا لێرەوە زۆر گرنگە ئێمە بەشی مێژوومان هەیە ئێمە چەندین زانکۆمان هەیە لەم هەموو زانکۆیانە بەشی مێژوو هەیە مامۆستا و دکتۆرا و ماستەرمان هەیە لە مێژوو ئەرکی ئەوانە ئەم مێژوانە ببوژێنەوە بنووسنەوە جارێکی تر لەسەر لە ڕێ ئەو سەرچاوانی کە دەست دەکەوێت لە ڕێگەی دیکۆمنتەکانەوە جارێکی تر مێژوو پێویستی بە نووسینەوە مامۆستا هەیمەنە تا مێژووە ئاینی ئەلسەر فکرکردن و بیرکردنامەیە زاڵە لەورە ئەم بوو کوردیژی ئەی بکەین بە لەبەرچی پێم گوتی کە تۆ لە سیانزە تەفسیردا وترابێ ستدعون إلى قوم أولي بأس شديد بخراپە ئەمە کووردە لە 5-6 مەزدەری تاریخی و نووسرابێ ئەمانە لە جن لە تەزاوجی جنس و ئینسا ئەمانە دروست بوون ئەمە قسەی 1000 ساڵ زیاترە مەبەستە من ئەو چەندە مامۆستا کە گەلێک کورد شێوازێکی گشتی هنگی گرنگی دەتە مێژووە ئاینێ خو هەند گرنگی نادەتە ملەتی خۆ ئەوش مەسەلەیەکی گرنگە کەواتە مێژووی ئاینی تەیە مێژووی نەتەوەی شتێ دەبێت لە هەردووکی شارەزابی بۆی لە هیچ لایەکەوە زیانت پێنەگە خاڵی تر زۆر سەرەکیە برادەران وەکو چۆن لە ئەوانەی بەشدار بووان ئاماژەیان پێکرد سیاسیەکانمان زۆر گرنگە سیاسیەکانمان لە مێژوو بزانن ئێستا هێنری کیسەنجەر ئەوەی کە لە 75 ئێمەی تووشی نسکۆ کرد باش نییە وەزیری دەرەوەی ئەمریکای ئەو کاتە لە ساڵی 73 تا 77 وەزیری دەرەوەی ئەمریکا بوو هێنری کیسەنجەر ئێستا لە ژیاندا ماوە ماوالیدی 23 ئێستا 96 ساڵە 4 ساڵی ترە بێ بە 100 ساڵ لە ژیاندا ماوە لە هارڤارد تەواوی کردووە محاسبەی خوێند و دوایش زانستە سیاسیەکان و ئەوانەی خوێند پاشی 40 ساڵ دەتەمەنی
کە هاتەوە بۆ زانکۆی هاروارد کە لەوێ تەواوی کردبوو لیان پرسی کە هاتیتەوە زانکۆ یعنی بە سەردان هاتەوە زانکۆ بە سەردان یعنی ئەگەر ئێستا جارێکی تر گەنج بیتەوە بێتە ئەم زانکۆی هارواردە ئەم جارە چی خوێنی وتی ئەم جا بێمەوە مێژوو ئەخوێن پاش ئەو هەموو ئەو کات ئەو تەمەنەی نەبووە بەس پاش ئەو هەموو چۆن دەڵێ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەبیت و چۆن دەڵێ ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا دەبی پاش ئەو هەموو تەمەنە بۆ چونکە بۆی دەرکەوت سیاست نەوەی مێژووە مێژووش نەوەی جوگرافیایە سیاست مێژوو جوگرافیا کەواتە سیاست مەدارەکانی ئەمە گۆرباچۆف لە کتێبی پرۆستۆرۆیکا باس دەکا دەڵێ وازی لە سەرۆکایەتی رووسیا هێنا گۆرباچۆف چوچی کرد خەریکی ژینگەیە بۆ دەڵێ دنیا ڕوو لە وێران بوونە جارێکی تریش سەفینەکەی نوحمان دەست ناکەوێتەوە بۆ ڕزگار بوون دەبێت بە هەمومان ژینگە پارێزین مەبەستم چییە مەبەستمەوەیەکەوە سیاست مەدارەکان دەزانن دنیا لە ڕووی مێژووە ڕوو لە هەڵدێرە بارودۆخێکی خراپی هەیە ئەوە مەسەلەن تەماشاکەی سەرۆکەکانی دنیا هەمیشە لە مێژوو دەخوێنەوە لەبەرەوە گرنگە بە پلەی یەکەم مێژوو نووسانمان ئەکادیمیەکانمان لە بواری مێژوو لە هەمان کاتیشدا سیاسەکانمان ئەگەدا بن لە خاڵی کۆتایی ئەمێ بەڵام ڕۆشنبیرانمان ڕۆشنبیرانیش وەکو کەسێک ینی ئێمە وشەیەکە ینی بۆ مەتحە بەکاری ناهێنم یعنی کەسانی وەک ئێمە خوێنەوار یا خوێنینەوە ئێمەش ئاگاداری ئەم مێژووە بین باسی بکەین بۆ گەلی خۆمان چونکە خوددا دەفەرمێ وئین هذه أمتكم أمة واحدة ئەرێ ئومەت ئێمە بیستمانە لە زمانی عەربی ئەڵێن الأمة الموحدة يعني نتوا يكي قرتوا خدا دفرمي وإن هذه أمتكم أمة واحدة واحدة اسم فاعلة كواتم قصية شي جوازيه واحدة وموحدة خدا بو واحدة هل دبجيري دالي ايوه وكو قال خواتان دتوانن هويني يكبون بن خوشتان دتوانن وكو قال هويني يكبون بن وين راي اوي سياسة مدارتان هي وين راي اوي ميجونوسانتان هي واكاديميتان هي جا خدا كقرآن من بو نازل دكا خدا لقرآن دا دفرمي أم قرآن تشيا دفرمي أم قرآن بو خلق قشتيكا هذا بيان للناس declaration بيان ناميك قرآن راقيان دنيا بو خلق قشتيكا بلام وهدى وموعظة للمتقين بو تيجا يشتوان رينيشاندر ورين ماية ام تکارین سبارت دیرو که بیشنی چه تشت یعنی بوار زانستیه یا جی بوار کتی خود بین تو زانست قصه هەیە دەڵێن ئەرکی من نییە بەڵێم مێژوو هوەرە زانستە ئەم قسە و باسانە زۆرن ئەرکی ئەکادیمیەکانە بەس من ئەوەندەی لێ دەڵێم برادری تەماشاکەن مێژوو نووسانی دنیا چۆن مێژوو خۆیان دەخوێنەوە هێنری کیسەنجەر پاشی ئەوەندە ساڵە بەم تەمەنی 96 ساڵە لێگەر گەنج بمەوە ئەمجا مێژوو دەخوێن چونکە مێژوو خزمەت بە سیاست دەکە هەمیشە دەڵێن سیاست نەوەی مێژووە مێژوش نەوەی جوگرافی دەستێتت خوشمام سێبڕس بچینەت ناو شارین کوردستاندا جارێکدن و پرسیارە کاتیا ڕاستەکردن چاوە ئەم مفای ئەلوانین دیروکی وەربگرین بفەرمو ئێمە ئەومان هەیە یەکتر قبول ناکەین ئەوجا پێویستە ئێمە بەڕاستی یەکتر جوان بخێنین و یەکتر قبول بکەین ئێستاش ئەو کارە ساتێکە بەسەر میلەتی کووردا هاتیە چارەسەرەکەی تەنیا و تەنیا هەر ئەوەی ئێمە هەمومان یەکگر بین هەموو پارچەکانی کوردستان یەکگر بن هەموو پاڵ و ناو پشتی یەکتر بن لۆمە یەکتری نەکەین و یەکتر نەشێنینەوە و پند و عیبرەت لە مێژوو وەرگرین و پشت بە دوژمنانی کورد و کوردستان نەبەستین دەکرێت بگەڕێنەوە بۆ مێژووی هاوچەرخی مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی ئێمەی کورد هەر لە سەرەتای دەستپێکردنی ژیانمان بەهۆی لە دوای دەوڵەتی ساسانیەکان ئێمە نەماتوانیوە دەوڵەتێکی سەربەخۆی دەوڵەتێکی بەهێزمان هەبێ لەبەر ئەوە هەر لەو کاتەوە تا دەگاتە ئێرە ئێمە بەڕاستی ژێردەستە بووین لە هەر پارچێک لە پارچەکان دوای ئەوەی کە پارچەکراوین دەگەڕێنەوە بۆ مێژووی هەزاران ساڵ هەر کەسێک هاتووە هەر دەسەڵاتێک هاتووە هەر لە سەردەمی ئیسلامەوە بە تایبەتی بەڕاستی ئیسلامەکان کە هاتوون وە سەردەمی هاتوونەتە کوردستان ئەوانی زەربەیەکی زۆریان لێداوین کە زەرێکی زۆریان لە خەڵکێکی زۆریان کوشتوین خەڵکێکی زۆریان سەر بڕێوین لەژێر ناوی ئیسلام و بە شەق بەهێز ئێمەیان ئیسلام بڕوان پێ بە ئیسلامی ناوین لەگەڵ ئەوەدا دوای ئەوەجا هاتوین هۆلاکۆ و زۆر لەنەتەوە سەردەستەکان و بەهێزبوونیان لە مێژووی ڕابردومان
هەرچی هاتووە ئێمەیان چەساندوتەوە چەساندنەوەکەش بە شێوەیەکی زۆر ڕندانە کوشتن سەربڕین ئیدی کام کاری دزێەوە بەرامبەر بە میلەتی کورد بەکاریان هێناوە. ئەگەر سێریکەین ئەوانی شارەزای مێژوو نەزانن 100 ساڵ جارێ 110 ساڵ جارێ مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە. یعنی بۆ نمونە ئێمە ڕۆڵی گەورەمان هەبوو وەکو کێوەکو کەساتی پێشاقازی محەممەد وەکو نەمرانی شۆڕش وەکو بۆ نمونە مەلا مسەفای بارزان وەکو کەسانی وەکو شێخی گەورە وەکو شەق حەفیدی نەمر ئەمانە کەساتی گەورەی کورد بوون. ئەمانە ڕۆڵی گەورانە بووە لە ڕوبەڕووبوونەوە دژی تیرۆر لە ڕوبەڕووبوونەوە دژی دەسەڵاتدارانی بێگانە لە ڕوبەڕووبوونەوە دژی هەموو ئەو کەسە داگیرکەرانەی ویستوانە وڵات داگیرکان. ئەگەر سێرێکی ئەوان بکەین و هەڵەکانی ئەوان دووبارە نەکەینەوە کە لەلایەن کەسانی بێگانەوە ڕوبەڕوومان بووەتەوە ئەتوانین وڵاتێکی باش ژینگەیکی باش بەرهەم بێنین بۆ ئایندەی خۆمان. یعنی تەنها هۆکار ئەوەیە ئێمە سەری ڕابردوو ناکەین سەری مێژووی خۆمان ناکەین سەری سیاسەتی هەڵەی سەرکردەکانی پێش خۆمان ناکەین بۆ یەکان ئێستش بە هەمان شێوە لە هەمان حاڵەتی ئێستاین. داوان سوودوەرگرتن لە مێژوو خاڵێکی زۆر گرنگە چکە چەند جار ئەم قسەیە کراوە لە مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە هەر تاکێک لە ئێمە بتوانێت ئەو ئەزمونەی کە هەیەی ئەو مێژووی کە هەیەی هەمیشە من باسی ئەوواکەین ئەڵێن هەنگاو بنێ بۆ داهاتوو بەڵام لە ئێستایا بژی بەڵام سوود لە ڕابردوو شت وەربگرە چکە ڕابردوو ئێستا و داهاتوو سێشتی پێکەوە گرێدراون بۆ هەرێکە لە ئێمە چۆن بتوانین ئەو شتانی کە لە ڕابردوو بە هەمانە هەمووی ببێت بە ئەزمون بۆ ئێمە و سوودی لێ وەربگرین وە لە ئێستاشا بژین و هەروەها پلانێکی داڕژراوی زۆر باشیشمان هەبێ بۆ داهاتوو. دەستێت وەت خۆش بن بەشداربووین بەڕێز هەر ساخ و سەلامەت بن بۆ بەشداری هەوا و ئاختنێتێت هاوە پڕ جوان و پڕامان. بامستەهێژا پێشی ڤۆکسپۆبێ جەنابێت ئاماژەداوی چەندێک کە دیروک گرنگیاخۆ هەندەیە زۆرە سەرڕاوێ چەندێک کە دیروک ناس مێژوێ بزانن vێت سیاستمەدار و ڕوشنبیر و هەموو تەخوچین سیاسەتا یعنی دیروکا خود شارەزا بن. ئەرێ ئەم وەک گەلێک کورد وەک سیاستمەدارێک کورد وەک ڕوشنبیرێک کورد ئەم چ بکەین هەمبەر دیرۆکێ؟ هەنگاوی یەکەم خوددا لە قورئاندا فەرمووی فەنظر ببین تەماشاکەن ئەم تەماشاکردنە دەرگایەکی گەورەمان لێ کاتەوە تەماشای چی بکەین تەماشای چی بکەین بڵێن تەماشای کارەساتەکانمان بکەین وەکو بەشداربووان گوتیان نابێ بگەینە ئەو ئاستەی کە بڵێن مێژوو خۆی دووبارە ئاکاتەوە هەمیشە دەڵێن لەو شوێنەدا مێژوو خۆی دووبارە دەکاتەوە کە مرۆڤەکان هەمان مرۆڤی پێشوون لە مێژوو بۆ لە ئەوروپا خۆی دووبارە ناکاتەوە بەخراپ لەبەر ئەوەی مرۆڤەکان بەرەو چاکتر گۆڕاون لەو شوێنانەدا مێژوو خۆی دووبارە دەکاتەوە کە مرۆڤەکان هەروەکو خۆیان مرۆڤەکان هەروەکو خۆیانن کەواتە لێرە ئەوەمان بۆ دەردەکەوێ هەر کاتێک مێژوو بە خراپ لەسەر ئێمە خۆی دووبارە کردەوە ئەبێ بزانین دوو شتی غەڵەتمان هەیە یەکەم جۆمان لەوانەکانی مێژووی پێشوو نەگرتو جۆمان نەگرتو دوو عیبرەتمان وەرنەگرتووە عبورمان نەکردو و تێمان نەپەڕاندووە بەرەو چاکتر کەواتە مە هەمووی چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ ئیشێنین ماژوو یعنی ئەف وێنێت ئەم وەردگرین یانکو ئەف وانین ئەم وەردگرن لە مێژوێ ڕێوشینت پێ چنم چ بکەین حتا وانە لێ مێژوێ وەرگرین ئەم مەسئلەیە گرنگە یعنی ئەمە لە وڵاتانی پێشکەوتوو بە کاری هاوڵاتی نییە هاوڵاتی بۆی ڕوون دەکرێتەوە مێژوەکەی چییە سێ کوچکەی مێژوو نووسان و ئەکادیمیانی بواری مێژوو دووەم سیاسەتمەدارەکانیان حاکمدارەکانیان سێیەم ڕۆشنبیرەکانیان ئەم سێیە پێکەوە سێ کوچکەیەک و سێگۆشەیەک دروست دەکەن مێژووی خۆیانیان بۆ شرۆڤە دەکەن گەلیش لە ڕێگەی هۆکاری ڕاگەیاندنەوە دەیبینێ ئێمە نابێ ینی ئەرکێکی زۆر بخینە سەر هاوڵاتی ئاسایی هاوڵاتی ئاساییشتی لە بەردەستانیە مێژوو نووسانمان ئەکادیمیانی مێژوو سیاسەتمەدارانمان ڕۆشنبیرانمان ئەم سیانە دەوێت ئەم کارە بکەن اینجا خاڵی زۆر سەرەکی کە گوتم کەواتە لە هەر شوێنێکدا مێژوو خۆی دووبارە کردەوە خوددا دەفەرمێ باشە قسەیەکی تر بکەین پێغەمبەر درودی خۆی لەسەر پێغەمبەر جەیشێکی هەیە ئەچێ بۆ شەڕی ئوحد لە شەڕەکەیە تێکەشکێن وەکو گوتم ئەم تێکشکانە خوددا دەفەرمێ ئەوە لەما ئەصابەتکم مصیبەة قەد ئەصەبتم مثلەیها قلتم ئەنە هذا خوددا دەفەرمێ ئێوە دەڵێن ئەمە بۆ ڕوویدا خۆ ئێمە پێغەمبەرمان لەگەڵەوە ئێمە مسلمانین و لەسەر ئەرزا لە مسلمان هەر ئێمەی قل هو من عندي أنفسكم خدا بەوانە دەفەرمێ قل هو من عندي أنفسكم ئێمە زوو دەبێ بزانین بەشەکەی خۆمان چییە دوژمن بناسی خدا دەفەرمێ وەلیتەستەبینە سەبیل المجرمین ڕێبازی دوژمنەکانت بناسە
چی لە تۆەکەن ئەوە لەلایەک دوو بزانین هەڵەکانی خۆشمان چییە ئەو هەڵانە چێک و خۆمان دەیکەین بۆیە خوددا لە قورئاندا پێمان دەفەرمێ وەقسید فی مەشیکە ئەبێ ئامانجمان هەبێت لە هەر جوڵەیەکە ئیکەین ئەو جوڵانەی کە ئەیکەین ئەگەر ئامانجدار نەبێ سەرمانەخوا ئەو جوڵانەی کە دەیکەین ئەگەر بێت و بە بەرنامە ڕێژی و بە وردی هەڵەشمان کرد چاکی نەکەینەوە تووشی گرفتە بینەوە بۆیە خوددا لە قورئاندا دەفەرمێ یعنی هەر ئەوانەی لە ئوحدا تووشی شکست بوون با لە پشتی پێغەمبەریش بن ئەڵێن بۆ ئاوتان لێ هات قل هو من عندي أنفسكم هەڵەکەی خۆیان چی بوو خوددا فەرمووی ئەو قورئانە منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة هەندێکتان بۆ قیامەت هاتوون هەندێکشتان بۆ دنیا هاتوون کەواتە یەک سوپا لە پشتی پێغەمبەرە لە نێوان ئەو سوپایەدا چی هەیە دوو ئامانجی جیاواز هەیە ئەوە قورئانە ئەوە سورەتی ئالی عیمران دوو ئامانجی جیاواز هەیە کەواتە بەڵێ دوژمنێ vێگاڤێل سەرمە سەرد کەویتن ئەوژی هەمان تشنینە ئەلێرە پرسیارێکی گرنگ دێ کەواتە بۆچی ئەو سەر دەکەوێ بۆچی تۆ ژێر دەکەوی بۆچی ئەو تووشی ئەوە نابێ ئەو وەکو گوتم فەنظڕووی کردووە فەعتەبیڕووی کردووە عیبرەتی لە مێژوو وەرگرتووە ئەو سێ کوشکەی کە باسم کرد ئەوانیان هەموو کار دەکەن بە بەردەوامی نایەڵەن سەرکردە و گەلەکانیان تووشی شکست ببنەوە ئێمە کە ئەمانە ناکەین دووبارەی دەکەینەوە جارێکی تر بۆیە خوددا دەفەرمێ ولا تتبعوا السبل يعني دوتا ناکری ئێمە یەک گەلبین و سەد ڕێگەمانە بێ واسم لە حیزبایەتی نییە حیزبایەتی چل حیزب لە کوردستان وڵات پێدراوە ئاساییە بەڵام دوجار ئەبێ ئامانجی کۆتایی ئەم حیزبانە لە ناوی سێمیان ئەبێ کە ناوی سێمی هەر چل حیزبەکەی کوردستانە کەواتە چمان پێ دەڵێ دەبێ ئامانجەکەت ئامانجێکی کوردستانی بێ خەڵی سێم و چوارم ئەوەیە کە خوددا دەفەرمێ وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد یعنی ئێمە کە دەڵێن مێژوومانەی وانێ لە ڕابردوو بژین یەکێک لە بەشداربووان ئاماژەیەکی جوانی کرد سێ کوچکەی ڕابردوو ئێستا داهاتوو بەیەکەوە بەستراونەتەوە کەواتە خوددا وەختی پێمان دەفەرمێ فاعتبروا يا أولي الأبصار پێمان دەڵێ من قبلك من قبلنا من قبلهم من قبلكم من قبله هەموو ئەمانەشمان پێ دەڵێ ئاگادار بن لە پێشی خۆتان چی ڕووی داوە بەڵام دەفەرمێ وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد ئەبێ ئێستا علمێکەیە پێوتری علمی مستقبل علمی مستقبل يعني ئایندە ناسی هەتا ئێماڵێن فقی واقع زانای قەدیم زانی چیان هەبووە فقه التوقع ئەڵقەیەکمان لەسەر کرد پێشی 2 ساڵ فقه التوقع ئەبێ زانەکانی ئاینیمان فقی تەوەقوعیشان هەبێ بزانن 10 ساڵی تر چی ڕوەدا ئەمێ کۆتایی بەوە بێنم کە ئەم گرفتە هەر تووشی ئێمە نەبووە نەخۆشیەک ئەگەر لێ یائیزبی و ناومێد بی ئەڵێ وەڵای ئەم نەخۆشیە تازە من لێ چاک نابووە ئەم حاڵەتەی ئێمەیتیاین خەڵکی تریش وەک ئێمە بووە گریمانە چەند گرنگت وی بابەتەیدا بژلی تەوەقعێ مەبەستم ئەوە بوو گەلانێکی دیکەش وەکو ئێمە تووشی ئەم گرفتە بوونە گەلانێکی ئێمەش ناشرین کراون مەگەر بەنی ئیسرائیل و جووەکان چیان لێکراوە لە مێژوودا بەڵام ئەبێ بزانی ئەمانە چۆن هەستانەوە چۆن وەکو جاری پێشوو باسم کرد لە ئاەتەکەدا کەواتە خوددا دەفەرمێ حتا بە پێغەمبەر پێغەمبەریش بێتاقەتە بێ ئەگەر بە درۆی بخەیتەوە خدا بە محەممەد دەفەرمە درودی خۆی لەسەر خدا دەفەرمێ وەلەقەد کذبت رسل من قبلك تۆ تەنیا پێغەمبەر نی بە درۆ خرابیتەوە پێشی تۆش پێغەمبەرانێکی زۆر بە درۆ خرانەوە چیان کرد تەسلیەت النەفسە یانژی بوو مەبەستی بۆ ئیشکردن فەسەبەڕوا ئارامیان گرت یعنی کۆڵ نەدەی یائیس نەبی ناومێد نەبی فەسەبەڕوا عەلی ما کذبوا لەسەر بە درۆ خستنەوەیان ئارامیان گرت لەسەر ناشرینکردنمان وەکو کورد جارێ ئارامەگرین دوای وەئوذوا حتى ئەتاهم نەسڕنا ئەم ئازاردانە کۆتایی پێدێ خدا دەفەرمی حتى ئەتاهم نەسڕنا ولا مبدل لكلمات الله ئەمە سنەتی خدایە کە گەلانی زوڵم وستەم لێکراو هەمیشە سەر دەکەون بۆیە خدا دەفەرمێ ئین یەمسەسکم قەرح فقد مس القوم قەرح مثله ئەو ئازاری بەدەست تووشی ئێوە بۆ تووشی گەلانی دیکەش بووە بەڵام وتیلکە الأیام نداولها بین الناس ناومێد مەبن کار بکەن خۆتان بناسن دوژمن بناسن پێویەوەیەکی مامۆستای بەڕێز دیف ئاخفتنین تەبیتن کە ئەم کورد دوی ئاستەیە پێتوی دابین بەلێ بینەرین هێژاوی ئەوەی دێنێ دومایاوی خەڵکێژی زۆر سپاس بۆین بەڕێز هێویامەوە مەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی وەین هێژا بکەین هەر ساخ و سەلامت بن سوپاس بۆ ئەفکارن بەڕێژی تا خەڵکەکە دی بگەینە فێ خدای مەزن هەمیان بپارێزیت